بێژان بێژان ئەلو باشی کاک ڕەشیدیان سەلامەت بی بێژن گیان خۆشوی سوپاس چیت کرد پارەکەت حازر کرد کاکە گیان با حەیامان نەچێ وەڵی ئەوەی کە من بیرم کردەوە هەموو توانای خۆم خستە گەر لە پێنج دەفتەر زیاترم پێ پەیان نەکرا پێنج دەفتەر کوڕە کاک ڕەشیدیان من لەگەڵ مسەرجیمی قسەم کردووە ئەڵێ دە دەفتەر نهایەتێتی کاکە جوملەیە دوو کۆنتەینەرە کاکە هەموویمان ناوێ پێ بڵێ بای پێنج دەفتەرمانەوێ نیوەیمانەوێت باشە کاکەوە لەبەر خاتری من وایە کە من جەمێکە ئەیناسم وتی کاکە زڵ و خۆڵ ئەدەمێ هەر هەمووی بە دە دەفتەر کوڕە دە دەفتەر چییە وەڵی کاکە مەگەر کاک سعدی بکەم بە شەریک بە قورعان لەگەڵ خۆمانە کوڕە کاکە تۆ بۆ نەفەقیر حاڵی ئەو خێر بۆ ئەتەوێ بۆ سعدی بێ ئەی نازانی سعدی بێتە ناو هەر بابەتێکە تێکەچێت کاکە بێژەنگیان بەخوا ئەم ئیشە زۆر قورسە بەڕێئی من هەرە بێ کاک سعدی شەریک بێ لەگەڵمانە قسەی تیان نییە دایکە سکۆرێکە نێرم بۆ کچی ڕەفیق مەڵە زۆر بیری دایک دەکەم سیرکە تۆزە پێکەنەوە چییە؟ چییە بۆ جەونیە چی بووە؟ مێشکم لە لای بێژەنە ئەوە دایکە بیرم کەوتەوە ئاوا دووسێ ڕۆژە مراقبەیەکەم سیرەکەم لەم ژوور بۆ ئەو ژوور خەریکی چپە بە تەلەفۆن ئافر منیش ئەو مەبەستمە ئاگام لێ بێ هەستەکەم مەشغوڵە دیقەتیم یەتو ئەچی ئەوانە و تەلەفۆنەکە ئەو بۆ تۆ ناچیت لێ بپرسییان ئاوا خۆتی لێ نزیکەیتەوە بزانە چییە من بۆ تۆ من بچم بۆ دایکە بێژان حساب بۆ منەکە ئەی تۆ خوشکی نیت وەڵا حەقم نییە دایکە گیان خۆ بڕۆ لێ بپرسە کچم تۆ گوێ بگرە هەر خۆتی لێ نزیکەرەوە ئاوا بە خوشک و برایەتیانە بزانە چییە مۆزوع بەخوا دایکە هەر کاتێ قسەم لەگەڵ بێژە ناکردبێ کێشێکی بۆ سعدی ناوەتەوە بۆیە من تااقەتم لێ نەماوە تۆ ئەخم منەمێ بزانێکم بگە من نەتیجە بزانم ئەم کوڕە مەشغوڵی چییە دەبڕۆ لێ بپرسە خڵە کێشە و چییە مەشغۆڵی چیت جا کێ ناڵێ کچە نیەنی شایە نازانم کێ کورە نا ئەوە نیە ئەوە زۆر ئەبۆ ئاساییە بەلایەوە بەس ئەمە پێ ئەچێ مەشغوڵی پرۆژەیەکی باش زەخم گەورە شتێکی باش بێ بۆ خۆی دایکە زۆر لەو پرۆژانەیە ترسم ڕێک وەکو ئەوانەی پێشتری کەتنەکانێتەوە و ئەلو سعدی یارمەتی بێژەن بە سعدی قابیلە کچێکم یاوەتێ نابێ ئەو ژاگەی لە کوڕەکەم بێ وڵای دایکە گیانێتر حەقم نییە کەیفی خۆتە چۆن حلیەکەی حلیکە من تااقەتی ئەو بێژەنم نەماوە هەردەمەکاتەوە کێشەیەکە بۆ ئێمە کورە بێژەنگیانەمە تۆ باسی چیەکەی ئێمە هەفتەیە نابێت لەگەڵ کاک سعدیە بای 20 دەفتەر قماشمان هێناوە نابێ سەرڤێ نابێم قماشانە فرۆشرێ بەخوا تا 6 مانگتر نابێتەوە بە پارە ئەوش لەوەتێ نیوە قیمەت فرۆشرێت کورە کاک ڕەشیدیان دە هەوڵێکی بۆ بدە کورە لە برادەرێ کورە کاکە عەرزەیە خانووی شتێکتان هەیە بیفرۆشن کورەوە تۆ تەواوی لە ژیانی عەرزوخان و نافرۆشم باسی وار مەکە یەک بەس عەرزوخان و نافرۆشم خواحافیز